دەگەڕێمەوە سەر ڕووداوی کوشتنی کەسێک لە سنووری شارباشوور هەروەها بریندارکردنی باوچی کە سەر لە بەیانی ئەمڕۆ ڕووداوەکە لە سنووری باسنێ لە شارباژێر ڕوویدا و من میوانێکم لەگەڵ دەبێت کاک مەحموود شارباژێری کە سوکاری کوژراوەکانە لە شارباژێرەوە میوانمە. کاک مەحموود سڵاوت لێ بێت، بەخێر بێت بۆ زووم ڕەوانی کۆچ کردو و شاد بێت وە بە هیوای تەندروستێکی باش بۆ بریندارەکەشتان. ئەمێ بزانم ڕووداوەکە چۆنی بووە، پێشتر ڕووداوی لەم شێوەیە لە سنوورەکەتان ڕوویداوە؟ ئەگەر ڕووداوی پێشتر لەو شێوەیە هەبووە کەواتە چاوەڕوان بوون کە ڕووداوی هاوشێوە ئەو ڕووداوانە بەردەوام بن. ئێوە پێشتر قسەتان لەگەڵ بەرپرسانی پاسەوانی سنوور کردووە کە تەقەکردن لەو کەسانە ڕابگرن کە کاری گواستنەوەی شتومەک دەکەن لەسەر سنووری هەرێمی کوردستان و وڵاتی ئێران؟ ئەم کاتتۆی باشی قوربان ئەحواڵە وەڵای براژیان پێشتریش ئەم پاسەوانی سنوور ساڵی 2007 پیاوێکی تریان کوشت، چەند جاری تر کۆڵبەری ئێرانیان کوشت لەو سەرچەمە. ئەبوو ئەم دوو مانگ پێش ئێستا دانیشتین لەگەڵ پاسەوانی سنوور کە ڕێگا هەلمان بکەن، هەچی ڕێگا و بان نیەمە هەڵیان داوەتەوە، قفڵ و زنجیریان لێداوە. حەزەکەم خۆتان بچن وعزەکە ببینن، چ باخ و ماڵ و کردویانە بە مەقەڕ و هەموو ماڵەکان زنجیریان لێداوە و هەفتەیە پێش ئێستا کاکاروان کە مەنسوولی بەرپرسی فەوجی شارباژێرە لە مەروێ ڕامان گرتووە کتومانە دەسێ ماژەکەین. ئەم خەڵکە فەقیر و هەژارەوە لێ مەکەن، خەڵک ئەکوژرێ بە دەستی پاسەوانی سنووردەوە بۆم بانێم کوڕی پرزای منیان کوشت و باوچیان برینار کرد و تەگولان ناوە بە سەرسنیەوە ڕاستە و خۆ. زۆر باشە. ئەو کەلوپەلانەی کە دەگوازرێنەوە لەو سەر سنوورانە بەڕێگەی یاسایی دەکرێن، ئایا ئەوان هیچ بیانوێتیان هەیە بۆی تەقە لەو کەسانە بکەن لە هاوڵاتیان بکەن؟ ناتوانن لەبەرەوەی ئەو کەلوپەلانێمان گوێزنەوە ئەمان گواستویانەتەوە هەمووی لە ڕێگای یاسایی بە وەستی گومرگ ڕۆشتووە، بە هەموو بازگەکانان ڕۆشتووە، لە قەڵاچوالان و چوارتا و کەناروێ بازگەیەکی گومرگی کەیتیایە و کە ئاچێتە باسنێ بازگە ئاسایشی تایە بە مەخزانەکان لەژێر چاودێری بازگە ئاسایشە. بڵێ ئەیکەواتە بیانووی ئەوان بۆ تەقەکردن لە هاوڵاتیانی شارباژێر کە کار و کەسابەتیان لەسەر گواستنەوەی کەلوپەلە بۆ ئێران چییە؟ وەڵڵاهی چیانەوەی خەڵک لەویا ئیش نەگا ئەو دیانە چۆڵ بێ وێران بێ هیچی دڕنیە لەبەرەوەی شتەکە بەڕستمی ئەمادام بارە بشیگرن دوای سەعاتێک ئەی نێرنە گومەرێک و جوورکەش پێشی بۆکەن و ئەژێرنەوە بۆ سنوور. هیچ بیانوێکیان هیچ بیانوێن نییە گەر ئێمە ڕێگاگی ئەوە بێت. قوربانجان با من بە جوانی تۆ تێبگەێنم پاسەوانی سنوور لەویا پێ نەتەوێت عدا لە خەڵکەکەن، سەرانە لە خەڵکە سەنن، خەڵک عەزیە دەیەن وەرە چەندین ماڵ و باخ و خانووت پێڵێم زنجیر و قفلیان لێداوە کابراچێتەوە بۆ ماڵەکەی خۆی بێ بچەکلی لەگەڵ لە پاسەوانی سنوور وەرگێ و بێنە دەرگا قفلەکەی بۆوەکە و دوای بگەڕێتەوە. بۆچی؟ ئەمە ئیشی جارێکیان نیە، دوو جاریان وەرە چەند گوند وێران بۆ بەنەی پاسەوانی سنوورەوە چۆڵی کردووە. بۆچی داوای سەرانیان لێ دەکەن؟ سەرانە لە خەڵکە سەن خێرا ئەم شەو سەسارە ڕۆشتووە و باری بردوێتە خوارەوە و ئەم کوڕی پرزای منی کوشتووە لە بێ ناوی چیا کوشتی؟ یعنی ئەگەر کەسێک سەرانیان پێبدا پارەیان پێبدا بە ئاسانی ڕێگەیان پێدەدەن تێپەڕێت و بارەکەی خۆی بەرێت، هەر کەسێک ڕازی نەبێت پارە بدات تەقەی لێ دەکەن و ڕێگەی لێ دەگرن. قوربانجیان ئەوان پاسەوانی سنوورم بوانەیە لەسەر سنوورەکە بن، ئەمان یەنە پشتی کەناروێ 50 کیلۆمەتر سنوور بەجێڵن یەنە ناو وڵایی ئەم پشتی کەناروێەوە لەویا مەفرەزە دانێن ئەو ئیشی سەر سنوورە ئیشی ناوەڕاستی با بڵێن لای ناتە پشتیکەن بۆ دێتە پشتی کەناروێ مەفرەزە دانێ شاخە و شاخ دوا مناڵی خەڵکەکەوێت تەقەی لێەکە لەسەر کۆلە لەسەر تەلەڤیزۆنیان لەسەر کاردۆنێجگەرەکە بەڕێی یاساییە ڕوە هیچ ناقانوێکی تیان نیە. یعنی پێشتر ئەوان کاتێک بارەکان لە سنووری سلێمانی بارەکەن ئەوان گومرجی خۆیانەدەن، ڕسوماتی گومرجی خۆیانەدەن، بۆیە ڕازی نابن پارە بە پاسەوانی سنوور بدەن. قوربانجان ئەمان ئەم بارەکەیت ئێمە لە گومرگی سلێمانی بە ڕسمی گومرگەکرێ بە هەموو بازگەکان ناڕوە لە بازگەیەکەی گومرگێکی لێگو لە کەناروێ لەوێ جوورکەشفی بۆ کرێ ئاچێتە گوندی باسنێ لێ هەمووی مەخزەنە و ئاسایشیش ئاگادارە و
ئەم بە نێژ ئەو بارەکە بار کراوە بە وەستی گومرگ بار کراوە و ڕۆشتۆتە خوارەوە لە ناو گوندی سوورەبانە باوکی و کوڕی ئاوا کوڕەکەی کوشت و باوکیشی برینارە 4 فیشێکی پێوەیە. زۆر باشە. کاک مەحموود ئەگەر پێم بڵێ ئەو بارانەی زیاتر دەوێ ینی ئاودیوی ئێران دەکەن یا کەلوپەل دێت کەلوپەلێکی قەدەغەکراویان تێدایە کە ببێتە بیانوێک بۆ پاسەوانی سنوور؟ نییە تەلەڤیزۆنە جگێرەیە سپلیتە گسکی کارەباییە ئەم شتانەیە هەمووی بە ڕێگا پێدراوە هەمووی وەستی گومرگی لەگەڵا هەر هەمووی بە گومرگەڕوە هیچ تیان نەکە ڕێگا پێدراو نەبێت. زۆر باشە ئەو کارمەندانی پاسەوانی سنوور کە ئەرچیان هەیە لەوێ خەڵکی سنوورەکەن دیارە ینی لە نزیکەوە خەڵکی سنوورەکە دەناسن کەواتە بۆچی تەقە لە خەڵک دەکەن؟ ئەم پیاوێک ئەم کوڕی قورزای من کوشتە خۆی ماشانی و خەڵکی ئەو سنوورەیە. بەڵێ دەژیرکراوە ئێستاوان وانە؟ بەڵێ ئاسایشی باسنە دەزگیری کردین. چەند کەسن؟ وەڵڵی نازانم بەس ئەوە نازانم کە چێ کوشتێتی. ئێستا ئەوانتان داوەتە دەستی یاسا خۆخوا نەخواستە هیچ کێشەیەکی کۆمەڵایەتیان دوژمنداری بە دوای خۆیدا نایەنێت. وەڵڵی ئەوە دامانەتە یاسا و یاسا سەروەر بێ و زۆر باش. ئێستا بارودۆخی ناوچەکە ینی بارودۆخی ناوچەکە ئاسایی بۆ تۆ لە ڕووی ئەمنیەوە ئاسایش لەوەیە؟ ئاسایش لەوێ بەڵێ تر من لەوێ نیم باوەکە قسە بکەم من لە سلێمانیم. زۆر باشە. ئەگەر پێم بڵێ دوای داواکاریتان چیە لە ئیدارەی سنوورەکەەوە لە فەرماندەی گشتی پاسەوانی سنوور پاسەوانی سنووری سلێمانی کە ناوچەی سلێمانی؟ وەڵڵاهی داواکارین ئەم پیاوە پێشتر پاسەوانی سنوور با بڵێن پێشتر بەرپرسی تری لێ بووە بەم شێوەیە تون نەبووە تەقەی لە خەڵک نەکردووە. ئەم پیاوە کاروانی ناوە شەمشەماڵیە لەوەتیە و هاتووە و عزەکەیاوە تێکداوە خۆی ئەم شەو خۆی بە سیارە گۆ شوێن خەڵک کەوتووە خەڵکی عەزیەت داوە خەڵک هەمووی ئیشی ڕەسمیەکە داواکارین یەکەم کەس ئەم لابن و ئەمیش تۆمەتبارە ئەم تۆمەتبارە بە کوشتنی ئەم مناڵێمەوە 2-3-4 ڕۆژ پێش ئێستا لە گوندی مەروێ چوونە بەردەمی لەوێ بوو کوتمان دەسێ ماژەکەینی وا لەم خەڵکە فەقیر و هەژارە مەکە یارمەتی ئەم خەڵکی و فەقیری هەژارە بە لێرە ڕۆژێ گەنجە 15-20 پایاکە ئەم خەڵکە عەزیەت مەیە هەتاکو و پێش مانگو دەگەراوە بکەی بەخوا خەڵکێک ئیشە کوژرە و خوێنەکەشی یەتە ملێت. ئەو چی وتووە؟ وەڵامی ئەو چی بوو؟ وەڵامی ئەو ئەڵێ من ئەمر بێم کراوە لە بەغاوە و جێبەجێەکەم. زۆر باشە. کاک مەحموود تەندروستی کاک ئاوات ئێستا چۆنەکە لە نەخۆشخانە چارەسەر وەردەگرێت؟ سپاس بۆخوا باشە سپاس بەخوا بەرەو باش بینەڕوە باشە. زۆر باشە دەکاتم گرتی هەرچەندە لە پرسەشی من زۆر داوای لێبەر نەکەم. دووبارە خۆتان خۆش بن تەندروستێکی باشیش بۆ کاک ئاوات کاک مەحموود شارباژەڕی کە سوکاری قوربانیەکان زۆر سپاس دەکەم.